ممارەسەیەکی ئەمنی مروریە دیارە لەسەر کۆی سەرپێچیەکان و ئێمە کۆمەڵێک ئرشادات کۆمەڵێک پۆستەراتمان هێناوە لەسەر هوشیاری بۆ شۆفێران و ئستبیانێکمان هەیە ڕێی هاوڵاتی وەرەگرین لەسەر کاروباری مروری چ لە ناو دایرە چ لە سەر شەقامەکان. دوای ئەوە زیاتر تاکید لەسەر ئەو ئۆتۆمبیلانەکەن کە بێژمارەیە کە جامی تاریکە و عکسی سێرەڕوە و لە ماوەی ڕابردووش حملەیەکی باشمان لەسەر ئەو جۆرە مخالەفانە کرد و بە نسبەیەکی ڕێژەیەکی بەرچاو و کەم بووەتەوە و بەرە وەرزی زستانی شەچین خۆتان نەزانن ئۆتۆمبیلەکان زۆری ئێستا قایش خوڕی پێوە نییە ماسی حیتەواو نییە ینی مەوزوعی تونند و تۆڵی ئۆتۆمبیل زەرورە بۆ ئەوەی ڕووداوی هاتوچۆ کەم بێتەوە.